دم باش بخير هاتن كورت كونكشن جدنجي امريكا هون في برنامج لسر بلاتفورم دنجي امريكا وساتلايتا ان ار تي دبينن لواشنطن نهادا مجمر هشتي سبيدا رجع سي شمويا قرمترين صلاف جمن داخل شمو وهيرو زنجنا سپاس لای منی شەوە سڵاوتان لێبێت لە بەرنامەی ئەمڕۆماندا تیشک دەخینە سەر زیادبوونی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا، کۆبوونەوەی سێقۆڵی رووسیا، تورکیا و ئێران لە تاران، کێشە و ئاڵۆزیەکانی عێراق و پۆستی سەرۆکۆماری ئەو وڵاتە. هەر دەبێ بەرنامەیەدا مە راپۆرتێک هەیە لەسەر دەردێ ڕۆژنەمەڤانە فلیپینێک و وەرگرا خەڵاتی نۆبلێ ئاشتیە ji بۆ ئازادیە ڕاگەهاندنی. بەشێکی زۆری ئەمریکایەکانی کە بە پێی پێویست ڤاکسینەکانی کۆرۆنایان وەرنەگرتووە لە مەترسی گەورەی دەرەنجامەکانی کۆڤید-19دان لە کاتێکدا حاڵەتەکان لە سەرانسەری وڵاتەکە بەرەو زیادبوون دەڕۆن. ئەمەش بە پێی هەڵسەنگاندنەکانی نێوەندی کۆنترۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان. شارەزایانیش دەڵێن بەشە جیاوازەکانی جۆری ئۆمیکرۆنی ڤایرۆسەکە هۆکاری ئەم زیادبوونن. ڕەنگە بەم زوانە هەر قەڵەباڵغترین ناوچەی وڵاتەکە بەهۆی کۆڤید-19 بگەڕێتەوە بۆ سەردەمی فەرمانی دەمامکردن. لۆس ئەنجلس زیاتر لە 2 ملیۆن کەسی تێدایە و بەڕێوەبەری تەندروستی ناوچەکە لەم دوایەنەدا ڕاگەیاندووە. ئەگەر ڕێژەی وەرگرتنی نەخۆش لە نەخۆشخانە بەردەوام بێت لە بەرزبوونەوەدا، ئەوە بە زۆر دەمامکردن لە ژوورەوەی شوێنە گشتیەکاندا دەگەڕێتەوە. پێویستە دەسەڵاتە ناوخۆیەکان، شارەکان، ناوچەکان، ویلایەتەکان بڕیار بدەن سەبارەت بە زۆر دەمامکردن. چونکە کۆمەڵگاکان جیاوازن و شێوازەکانی گواستنەوەیان جیاوازە. هەروە گوتمان CDC ڕێنمایی زۆر ڕوونی هەیە لەسەر ئەم بابەتە. بە هەمان شێوە لە ڕێگەی ئاستی کۆمەڵگەی کۆڤیدیانەوە و پێشنیاری CDC ئەوەیە کە کاتێک تۆ لە ناوچەیەکدا بیت ئاستی کۆڤیدی تیا بەرز بێت، ئەو جۆرە ناوچە پرتەقاڵیە وەک ناوچەی لۆس ئانجلس گرنگە خەڵکی دەمامک دابنێن لە ژوورەوە و بەڕاستی جیاوازی دەبێت لە ئەنجامدا. لە هەفتەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانیان FDA مۆڵەتی بەکارهێنانی فریاگوزاریدا بۆ ڤاکسینی نۆڤاڤاکس کۆڤید-19 ڤاکسینێکە بە پێچەوانەی شێوازی mRNA کە لە زۆربەی پەتاکاندا بەردەستە. لە بری ئەوە خانەکان فێری چۆنێتی دروستکردنی پرۆتینێک دەکات بۆ هاندانی وەڵامدانەوەی بەرگری جەستە. نۆڤاڤاکس دەرزیەکی ڕاستەوخۆی ئەو پرۆتینەیە. نۆڤاڤاکس ئەوە تاکەدانە ڤاکسین بوو کە سەرنجێکی ڕاستەقینە بوو لەسەر بنەمای ئەو پرۆتینەی کە ڤاکسینی نۆڤاڤاکسە. ئەوە شتێک بوو کە من دەمەویست ببم بە بەشێک لێی. لە کاتێکدا نۆڤاڤاکس بژاردەیەکی نوێ بۆ ئەو کەسانە دابین دەکات کە دوودڵن لە ڤاکسین، کۆشکی سپی دەڵێت پاراستن بۆ زۆرێک لە ئەمریکیەکان و خەریکە کەم دەبێتەوە. لەوانەیە کاتی ئەوە هات بێت کە جارێکی دیکە قوڵەکانمان بۆ وەرگرتنی دەرزیەکی بەهێزکارە هەڵبکەینەوە. یەکێک لە پەیامە سەرەکیەکان کە لەم ساتەوەختەدا ڕاگەیەنراوە ئەوەیە کە ئەگەر تەمەنت 50 ساڵیان زیاتر بێت و ئەگەر ئەم ساڵ لە ساڵی 2022دا ڤاکسینت وەرنەگرتووە، ئەوە ئەجگار گرنگە کە ئێستا بچیت یەکێکیان وەربگریت. ئاستێکی زۆر بەرزی پاراستن دابین دەکات. بەرپرسانی تەندروستی ئەمریکا هوشیاریان داوا کە گۆڕاوە لاوکەکەی ئەمەکرۆن BA5 ژمارەیەکی زۆر لە حاڵەتە نوێیەکان پێک دەهێنێت. زیاتر لە حاڵەتەکانی پێشخۆی درمیە و خێراتر دەگوێزرێتەوە. توانای ئەوەی هەیە لە بەرگری زۆر کەسدا دەرباز ببێت، لە نێوانیاندا ئەوانەی پێشتر تووشی ڤایرۆسەکە بووبوون. شایان پاشا بۆ راپۆرتی ئارەش عەرەبسادی دەنی ئەمریکا واشنگتن. دو مەهان پشتی کوشتنکاریە دبستانە یوڤاڵیدا دۆ پۆلیسین ویلایەتە تەکساسیا ئەمریکی پێداچۆنەخوا بەسەرکارێ دەهان کارمەندێن ئەولەکاریەدا ڕاگەهان کو بۆ دەمێ هەفتێ و 3 دەقیقەیان دبستانێدا بوون بڕیارەکە ڕاست و درست نەدان لێ دەمێک و چەکدارێکی 19 خوێندکارên زاڕوک و 2 مامۆستا کوشتین. راپۆرتا کو بە بەرفرەهی سەرنەکەتنە هەموو ئاژانسên ئەولەکاریە ئەشکەرە دکا 91 سەربازên ویلایەتی ژی بناف دکا کو گاشت بوون دبستانê lê demê wî çekdarî teqel li xwendkaran dikir. Raport dîsan guhertineka mezin dike di nêva ajansên ewlekariya giştiya wilayeta Texas da ku hetaberî nehajî rexne li karbidestên xwecihî dihat girtin ji ber ku nekarîbûn zûtir wî çekdarî rawestînin. Raport xuya kir ka çend zêde polîsên wilayetê û nobedarên sunûra jî li cihê rûydanê bûn lê karekî lezgîn encam nedan ji bo wî kabirayê rawestînin.
ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەنگیدا لەسەر دەربڕینی پشتیوانی لە بڕیارەکەی فینلاند و سوید بۆ ئەندامێتی لە ڕێکخراوی ناتۆ. ئەندامەکان بە 394 دەنگی بەڵێ بەرامبەر بە 8 دەنگی نەخێر پشتیوانیان لە بڕیاری وڵاتەکان کرد. فینلاند و سوید ئەندامانی داهاتووی ناتۆ لە نزیکەوە بە دوواداچوونیان بۆ کراوە چونکە گۆڕانکاریەکەی گەورەیە نەک تەنها لە سیاسەتە ئاسایشیەکان بەڵکو لە شێوازی بەرگری گشتی لە ئەوروپادا. هەردوو وڵات لە زۆربەی ڕووداوە مێژوویەکانی ئەم دواییانەدا هەڵوێستی بێلایەنیان بەرامبەر بە رووسیا گرت بۆ بەر، بەڵام هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا وای کرد ئەوان ئاراستەیەکی نوێ بگرنەبەر. دوشنبه وەزارەتە دەرڤایە ئەمریکی دووبارە پشتڕاست کرد و ji bo endametiya Finland û Swêdê di NATOyê da li havkirin û piştgiriyek xurt heye. Ev daxuyanî hadan piştî serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gotî Tirkiya dê rê li pêş endametiya wan bigire ji ber ku ew du welat sozên xwe ji bo nehiştina tîrorê bi cih naînin. Li gor berdevkê wezareta dervaya Emerîkî Ned Price Amerîka kar dike ku proseyê endamezbûnê bi lez bêxe. Hevdem encûmenê nûneran yên Emerîkî deng da ji bo piştevanîkirina endametiya van du welatên Bakurê Ewropa di NATO da. Ji bo giringiya vê dengdanê Sîrwan Qeço niha bi mereya Sîrwan yanî ev dengdana li Kongresiyê bûî çendê giring bû bo pêvajoya endametiya Swîd û Finland di NATO da. دەم باش دەخیلەڤایە دووپاتکردن لەسەر هەلوەستا ئەمریکا بۆ پشتگیریە ئەندامتیاوان هەردوو وڵاتان هەلبەت ئەف بریار تەنێ ئەف دەنگدان تەنێ di çarçoveya Kongresê dimîne û tu pêwendiya wê bi biryarên hikûmeta Amerîkî tineyî û ji xwe hikûmetê berê piştgiriya xwe ji vê kêrdayî ji destpêka ku van herdû welatan Finlanda û Swêd daxwaza endametiya NATOyê kirine ji ber wilo evaya tenê di çarçoveya pêwendiyên giştî de yê di çarçoveya piştgiriyeke ku him Kongresa Amerîkî ku nûneyê gelê Amerîkî ne piştgiriya van herdû welatan dikin. Belê me bihîst ku serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gotiye ku ew dê dîsan ew rê nada çunku Finland û Swîd mesela ku li civîna NATOya bilinda NATO li İspanya bibû berî mehekê yan bi tirjemehekê gotibû hevkatin hevkirin hatiye kirin lê niha dîsan dibêje ku ew welat sozên xwe bi cih nayîn. Ev çi tiştê nû heye divê buarê de? Birastî ve tiştekî dihat çaverêkirin ji ber ku Erdogan piştî ku rêkeftineke têgihiştinê li gel Finlanda û Swîdê li tenişt civînê NATOyê li Madrid paytexta Spanyayê imze kir çaverêt kir ku ev herdû welat hindek gavan bavêjin beşek ji wê rêkeftinê ew bû ku bi taybet Swîd hindek çalakvanên Kurd û yên din yên opozisyona Tirkiye teslîmî hikûmeta Tirkiye bikin lê Swêd bi taybet piştî daxuyaniyên hikûmeta Swêdî gotina me ti sozek wisa nedayî me tenê soz dayî ku ew ê darizandin û dadgehkirina hinek kesan werekirin eger hat isbatkirin ku pêwendiya wan bi tirxistinên terorîstî hebin ev yek heyan ha nebûye yanî ji ber wilo dihata çaverêkirin ku Erdogan nerazîbûna xwe yan opozisyona xwe hember endametiya bi taybet Swêd yanî ew bi taybet Swêdê bi nav dikin ku nepabind bûn bi wan sozên ku dabûn di dema civîna Madrîdê de. Sîrwan em dizanin ji destpêka derketina vê pirsê ku divê her sih welatên NATO bi têkirayî dengî bidin dengê erê bidin endametiya van du welatên Ewropî di NATO da lê tu bîsî ku Tirkiye li destpêkê gelkê dij bû li civîna İspanyaya bilind a NATOyê wesa diyar bû ku li hev hatine hatiye kirin lê niha Erdogan dibêje careke dî ew deng nadin pêngava bê yan li kengî wê em ê bizanin kanê dengdanek wê bê kirin li ser endametiya van du welatan tiştekî nû heye divê meselede يعني لگور کاربدس ناتو دبیجن يعني او سرلیدان هاتیه پیشکشکرین و نها د قوناغا کو لفگرک هيا و دوی بریار لسروی که ورداین بریا دنگدان همو اندام ناتو چنابه کو ت اندام لدجیوی که بن هگر یک ولات ویتو بکار بینه ایدی اف اندامتی قبول نابیه هر دو ولاتان جبرولو هلبت ریکفتنک هيا
اف تشتاكو هي الجورجو بسبور دبيجن تاني مناورة كسياسية جالية حكومة تركيا و كو حتى جي بي هناك جدسدان دن جالية سويد وفنلندا ور بجرين بتايبت سويد جبرجو سويد ديس جوتكو بيوانياما بكرد سوريا را بردوامه وام تاني رخصتنا بكك وكو رخصتنا كتروريست ددن يعني ناس دكن وتشتك دانو ستاندنا بكرد سوريا نيج وهرتن جبرولو اردوغان لدجي في كدركت وجارا قدن اوبوزيون اخو نشان دا سروان قاچو لپیش کنگرسی امریکی بو گل سپاس سەرۆکی ئەمریکا جۆ بایدن پاش گەشتەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆبوونەوەی لەگەڵ ڕابەرانی وڵاتانی عەرەب لە جەددا گەڕایەوە واشنگتن. بایدن لەوێ ڕوانینی خۆی بۆ بەشداری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەرەنگار بوونەوەی ئێران خستە ڕوو. سەرۆک جۆ بایدن لە گفتوگۆکردنیدا شان بەشانی شازادەی جێنشینی سعودیە کە شانشینەکەی سەرجەدەیەکی مافی مرۆڤی ئەوەندە خراپە کە سەرۆکی ئەمریکا جارێکیان بە قێزەون ناوی بردووە. ئەوەی سەرۆک بایدن دەیکات پێشنیاری ئەوە دەکات کە مافی مرۆڤ ئەوەندە بایەخی نییە و دەکرێت لەسەر کۆمەڵێک کاریگەری تر سەودای لەسەر بکرێت. ئایا دووبارە پەیوەندیکردن لەگەڵ سعودیە شانی ئەو رەخنانە بوو لە سەردانەکەی و بینینی شازادەی جێنشینی سعودیە وا دەرەکەوێت بایدن ڕای وابێت دوورکەوتنەوەی واشنگتن لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەڵە بوو بێت. ئێمە پاشەکشێ ناکەین و ئەو بۆشایە جێنا هێڵین تاوەکو چین و رووسیا و ئێران پڕی بکەنەوە بەڵکو لەم ساتەوەختەوە هەوڵ دەدەین بە سەرکردایەتێکی چالاکانەی ئەمریکا و بیر و باوەڕەکانی لە ناوچەکەدا بین. لە کۆبوونەوەی لووتکەی جەددا بایدن لەگەڵ سەرکردەکانی عەرەب لەسەر ئاسایشی وزە دواوە بەڵام ڕایان نەگەیاندووە کە بەرهەمهێنانی نەوت زیاد دەکەن بۆ قەرەبووکردنەوەی بەرزبوونەوەی نرخەکان کە بەهۆی شەڕی ئۆکرانیاوە کەوتۆتەوە. وستقوم المملكة بدورها في هذا المجال. شانشینەکە لەو بوارەدا ڕۆڵی خۆی دەگێڕێت. ڕایگەیاندووە کە ڕێژەی بەرهەمهێنانی گەیاندۆتە 13 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بەم شێوەیە سعودیە هیچ توانایەکی زیادەی نابێت بۆ زیادکردنی بەرهەمهێنان. سەرۆک جۆ بایدن بنەماکانی بەشداریکردنی ئەمریکای لە ناوچەکەدا خستە ڕوو بەهێزکردنی هاوبەشەکان پشتگیریکردن لە تواناکانی بەرگری ڕێگریکردن لەو زلهێزانەی کە لە ڕێگای کردەوەی سەربازیەوە هەوڵە دەنزاڵ بن ئازادی کەشتیوانی بخەنە مەترسیەوە. بایدن ستایشی ئاگربەستی یەمەنی کرد لە نێوان هاوپەیمانەکان بە سەرکردایەتی سعودی و حوسیەکانی سەر بە تاران بەڵێنشیدا گرژیەکان کەم بکاتەوە بە جۆرێک بتوانێت کۆتایی بە ناکۆچیەکان بهێنێت. لە کۆبوونەوەکەشدا بە پیاوەکانی ورد داهاتوو بۆ ئەو وڵاتانەیە کە ژنان تایدا دەتوانن مافی یەکسان بەدەست بهێنن. بەشداریکردن لە بنیاتنانی ئابووری بەهێزتر و کۆمەڵگای خۆراگەر و سوپای مۆدێرن و بەتواناتر. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە هاوکاری ئاسایشی خۆراک بە بڕی 1 ملیارد دۆلار لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا خەرجەکات لە کاتێکدا واشنگتن پلانێکی گەشە سەندین ژێخانی ئابووری ڕاگەاندووە بۆ ڕووبەڕووبوونەوەی دەست پێشخەریەکەی کەمەربەندی یەک ڕێگای چین. هەروەها بایدن پێشوازی لە بەڵێنی 3 ملیارد دۆلاری سەرکردەکانی کەنداو کرد بۆ ئەو بەرنامەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویداک سوارە لە کۆشکی سپیەوە. لە باجارێ تورتسکی هەرێما دۆنتسکی ئۆکراینە خەڵک بە دەنگی تەقینان ڕابوو ڕەخەکی مالا خانم گولیانە یان گلیانە دوورۆڤا هاتیە وێرانکردن و ئاگەر ji cihê teqînan jî bilind bûye. Ev bajarê nêzîkî berokên nêvbera hêzên Rûsî û yên Ukraynî li rojhilata Ukrayna bûye meydana şeran keyf Moskwa xetebar dike bi êrîşan li ser sivîlan li herêmên rojhilat û başûrê welatî. موشەکەکانی رووسیا شارەکانی ئوکرانیایان کردووەتە ئامانج و ئۆکرانیاش دەڵێ لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دەیان کەس کوژراون. هێرشە نوێەکانی رووسیا دوای ئەوە دێکە مۆسکۆ ڕایگەیان ئۆپراسیۆنە سەربازیەکانی زیاتر دەکات و کیێفیش رووسیا بەدانانی ئامێری هەڵدانی موشک لە گەورەترین وێستگەی ئەتۆمی ئۆروپا تۆمەتبار دەکات. شاری تۆرێتسک لە ناوچەی دۆنێتس یەکێک لەو شارانەیە کە لەم دوایانەدا نزیک بووەتەوە لە بەرەکانی شەڕ و موشک و تەقینەوەی بەردەکەوێت. в этом районе.
لە شوێنێکی ئەم قەزایە تەقەکردنێکی توندا بوو دواتر هەموو شتێک کەمێک بێدەنگتر بوو من چاوەکانم داخست لە ناکە وەک ئەوە وابوو زریانێک لە دووکەڵی ڕەش و ئاگری سوور لە پەنجەرەکەمەوە هاتە ژوورێ و من بەرز کرامەوە نازانم چۆن هەستامەوە و دووبارە دانیشتمەوە لەگەڵ پەرەسەندنی ململانەکان و هاوکات زیادکردنی قەیرانەکانی وزە و خۆراک لە جیهاندا وەزیرانی دەرەوەی یەکێتی ئۆروپا بیل لە قەدەخەکردنی کڕینی زێڕ لە رووسیا دەکەنەوە هەروەهاش پێدەچێت ژمارەیەکی زیاتری رووسیەکان بخرێنە لیستی ڕەشی یەکێتی ئۆروپاوە پارێزگاری هەرێمی دۆنێتس مۆسکۆ تۆمەتبار دەکات بە تۆبارانکردنی ژێرخانی مەدەنی بە تایبەت دامەزراوە پەروەردەیەکان گوتەبێژی وەزارەتی بەرگری ئۆکرانیا ڕایگەیاندووە تەنها لە 30 هێرشە ئاسمانیەکانی رووسیا ئامانجە سەربازیەکان دەپێکن ئەوانی دیکە بەسەر هاوڵاتیانی مەدەنیدا دەکەونە خوارەوە ئەمەش لە کاتێکدایە کە رووسیا ڕەتی دەکاتەوە بە مەبەست هاوڵاتیانی مەدەنی ئۆکرانیای کردبێتە ئامانج دەنگەکە وەک بۆم وابوو چاوەکانم کردەوە و گوێم لە منداڵەکەم بوو کە هاواری دەکرد دایکە بەڵام نەیدەتوانی بێتەلام ترسا بووم و تەمەنام دەکرد قاچ و قۆڵی لەدەست نادابێت دواتر ڕام کرد بۆ لای و چوومە ژووری منداڵەکەم کە هەر لە شوێنی خۆی بوو زۆر ترسناک بوو سوپاس بۆخوا کە زیندووە و باشە و قاچ و قۆڵەکانی تەندروستن مۆسکۆ لەشکرکشی بۆ سەر ئۆکرانیا بە ئۆپراسیۆنی سەربازی تایبەت ناودەبا بە ئامانجی داماڵینی سەربازی ئەو وڵاتە لەلایەکی دیکەوە کیف و ڕۆژاوا دەڵێن هێرشەکەی رووسیا لەشکرکشیەکی ناڕەوایە بۆ سەر ئۆکرانیا و هەوڵێکە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو وڵاتە کە لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991ەوە لە ژێر کۆنتڕۆڵی مۆسکۆ دەرچووە بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە کۆبوونەوەی لووتکەی تاران ئەمڕۆ سێشەمە سەرۆککۆماری تورکیا ڕەجەب تەیوب ئەردەغان دەیەوێت زاڵ بێت بەسەر ناڕەزایەتیەکانی ئێران و رووسیا بەرامبەر بە ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە سووریا ئەم کۆبوونەوەیە لە کاتێکیشدایە ئەردۆغان هەوڵ دەدات ڕێککەوتنێک بۆ هەناردەکردنی گەنمی ئۆکرانیا ئەنجام بدات. ئۆپراسیۆنی سەربازی تورکیا بۆ سەر کورد لە سووریادا لە سەروی کارنامەی ئەردۆغاندایە سەرۆک کۆماری تورکیا کاتێک ڕۆژی سێشەمە لەگەڵ هاوتا ئێرانی و رووسیەکان لە تاران لە کۆبوونەوەدایە. ڕابەری باڵای ئێران ئایەتوڵا عەلی خامنەیی لە تاران لەگەڵ سەرۆکی تورکیا کۆبەوە و پێیگوت هێرشێکی لەشکری بۆ سەر سووریا دەبێتە مای نائارامی هەرێمەکە. تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران دەڵێت خامنەی گوتوویەتی هەر هێرشێکی لەشکری بۆ سەر سووریا دەبێتە هۆی زیانگەیاندن بە هەرێمەکە و لە بەرژەوەندی تیرۆریستاندا دەبێت. بەو پێی کە هێزەکانی تورکیا لە ئێستادا بەشێکی زۆری سووریایان بە درێژایی سنووری تورکیا کۆنتڕۆڵ کردووە. تاران نیگەرانە لە فراوانبوونی کاریگەریەکانی ئانکەرا لە وڵاتەکەدا کە بە هاوپەیمانێکی نزیکی خۆی دەزانێت. هەوڵەکانی ئەردۆغان بۆ زاڵبوون بەسەر ناڕەزایەتیەکانی ئێراندا ئاڵۆزتر بووە بەهۆی هەوڵەکانی نزیکبوونەوە لە ئیسرائیل و عەرەبستانی سعودیا کە هەردووکیان ڕکابەری ئێرانن. ئێران و تورکیا مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە ڕکابەری یەکتردا بەڵام شرۆڤەکاران ئەو ڕاستەیە کە ئەردۆغان سەردانی تاران دەکات بە نیشانەیەک دەزانن کە دەتوانرێت ڕێککەوتنێک ئەنجام بدرێت. لە کاتێکیشدا ئاسمانی سووریا لەلایەن هێزەکانی رووسیاوە کۆنتڕۆڵ کراوە. ئەردۆغان پێویستی بە هاوکاری پوتینیش هەیە. ئامانج لەم کۆبوونەوە چییە؟ ئەم سێ سەرکردەیە چیان لە یەکتریان دەوێت؟ عومەری ئێڵخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئێستا لەگەڵماندایە بۆ ئەم باسە. ئەم کاتت باش کاکومەر سوپاسی کاتی جەنابت دەکەم. پێش هەموو شتێک دەمێ بزانم ئەم سێ سەرکردەدا چیان لە یەکتریان دەوێت؟ ئەو کاتتان باش سلااو لە بینەرانی دەنجی ئەمریکا. من لە وایە زۆر ڕۆشنە ئەوەڵەن بەرژەوەندی ئەو سێ سەرکردەیە یا ئەو سێ وڵاتەوە یەک نییە. ئێرانە کە لە دوای شەڕی ئۆکراین بە تەواوی چێتە باوەشی رووسیەوە بۆتە هاوپەیمانی رووسیەوە تازە ڕێگەی گەڕانەوەشتی نییە. تەنانەت ئەو قەراردادانەی کە هەفتەی لەوە پێش و ئەوانە گازپرۆمی رووسی بەستویەتی لەگەڵ شرکەتی نێوتی ئێران
بە گەورەترین سەرمایە گوزاری خارجی دادەنرێ و دەڵێن تا 160 میلیارد دلار ئەوەش بۆ یەکە مەسلەی نەوتی ئێران و کۆنتترۆلی نەوتی ئێران و بازاری نەوتی ئێران فرۆشتنی نەوتی ئێران هەمووی بێتە ژێر دەستی رووسیا و ئێران هیچ چارەیەشی نیە غەیری ئەوەی ئەوە قوڵکە و خۆی ئامادە دەکات بۆ دەورەی دوای بەرجام چونکە بەرجام ناگات بە ئامانجوو هەموو دیاردەکانەوە نیشان دەدەن کە بەرجام هیچی بۆ ناکرێت لە هەمان کاتدا رووسیا دەیهەوێ جۆرێک امتیاز بدا بە تورکیا بۆ مەسلەی ئۆکراین دەوری تورکیا لە ئۆکراین گرینگە. کاکومەر باسی سووریا بکەین ینی بەپێی راپۆرتەکان کە ئێستا بیسمان ڕێبەرانی یان ڕێبەری باڵای ئێران بە سەرۆک ئەردوگانی گوتووە کە هەر ئۆپراسیۆنێک لە سووریا یارمەتی گروپە تیرۆریستەکان دەداتن و وتراوەش کە پێی گوتووە چەندین گروپی تیرۆریستی جیاجیا هەن. تێگەشتنی جەنابەت لەم جۆرە ڕاگەاندنانە؟ منم ئێران بە هیچ جۆرێک پێخۆش نییە تورکیا ئۆپەراسیۆن لە خاکی سووریەدا بکە بەڵکە بە پێچەوانە دەیەوێت لەو دەرفەتەی کە ممکنە رووسیا هێست کێشێتەوە ئێران جێگەی پڕکاتەوە. ئەوە یەشێک لە مەسەلەکانە لە هەمان کاتدا ئێران پێی ناخۆش نییە کە کوردەکانی سووریا لاواز بکرێن بەرحاڵ لە هەر لایەکەوە زەربە لە کورد بدرێ بە نەفعی هەردووکیانە. پێم وایە لەو بابەتشەوە ئێران ڕەنگە ئیمتیاز بدا هەر ئەوەی کە خامنەی دەڵێ ئێمە دژیتۆر دەبینە ئاغای ئەردۆغان دەڵێ لە تاران کە ئێمە تەوافقمان کردو بۆ پاراستنی ئەمنیەتی سنوورەکان لەو لاشەو بچێن لەسەر پەکەکە تەوافقاتێکیان کردبێت. بەڵام پێم وایە هەموو ئەوانە پایدار نییە تەقامگیر نابێ دوورکەوتنەوەی ئێران و تورکیە لە وەزعیەتەدا بەردەوام دەبێت تەنانەت بۆ قەراردادی ناردنی گاز ڕئیسی کە ئێمە کاوچۆی دەکەین و سعی دەکەین نەیکرد تەوافقمان کردووە قەرارداد گاز بەڕێوە دەبینەوە بۆیە پێم وایە ناکۆچیەکانیان بەردەوام دەبێت هەر تگ لە خەریکی مانۆڕن بە جۆرێک امتیازی دیکە وەرگرن و رووسیەش سعی دەکاکە ئەوانە پێکەوە بسازێنێ ئێران دەبێتە مەتحیدی بەڵام لە هەمان کاتدا تورکیا ناتوانێت لە ئیتحاد لەگەڵ ناتۆ لەو هاوپەیمانیە بچێتە دەرێ. کاکومەر ئێمە چاوەڕوان دەکەین کە کۆبوونەوەیەکی لووتکەی بکرێت لە نێوان هەر سێ سەرکردە سلوکی رووسیا و سلوکی تورکیا و سلوکی ئێرانش نازانین تا چەندێک بووە نەبووە ئێمە چاوەڕوانی هەواڵەکانن بەڵام دەمویست بڵێم کە رووسیاش بە هەمان شێوە حەز ناکە تورکیا لە سووریادا کردەوەیەک بکاتن یان ئۆپراسیۆنێک بکاتن. لەم لووتکەیەدا ڕۆڵی ڤلادیمیر پۆتین چی دەبێ؟ ئەو داوای چی دەکە لەو دوو وڵاتە؟ بە نەزەری من ممکنە ئەوە ئەگەرێکە کە لەسەر سووریە بازێک تەوافۆ لەگەڵ تورکیە بکات چونکە مەسەلەکە زۆر ئالۆزە لەبەر مەسەلەی ئۆکراین ئێستا احتیاجی بەوەیە ئۆکراین ئێستا دەوری تورکیە لە مەسەلەی ئۆکرایندا بۆ رووسیە گرنگترە بۆیە ممکنە هێندێک امتیاز بدەن بە تورکیە یا هێندێک تەزمینی بدەنێ کە سنوورەکانی دەپارێزرێ یا کورد دوور دەخەنەوە یا ئەو هێزانەی ئەو میلیشیایی سەر بە تورکیە لە جێی خۆیان دەبن و مەسەلەن سووریە و رووسیە هێرشیان بۆ ناکەن. ڕەنگە بە تەوافقاتێکی وا بگەن کە بە نەزەری من ئەوەش هەر ناتوانێت شتێکی بەردەوام بێ و سەقامگیر بێ چونکە رووسیە دەیەوێت حکوومەتی سووریە بمێنێتەوە لەگەڵ ئێران لەگەڵ ئێران هەڵ نەزەرە و ئەردۆغانیش بە ئاشکرا دەیهەوێت دەستی لە تورکیا لە سووریە ئاواڵە بێ هەر بەو شێوەیە لە عێراقیش لە کوردستانی عێراقیش دەستی ئاواڵە بێ و هێزی خۆی زیاد باشە. کاکومەر بەپێی وەکو قسەی جەناب باس دەکەی کە سووریا خۆی ڕەنگە هەڵوێستێکی جیای هەبێ یان هەلووسێکی تری هەبێ بەرامبەر بە ئەوەی کە تورکیا ئۆپراسیۆنێک بکایان ناکە بەڵام بەپێی راپۆرتەکان کە بیسمان هەسەدە هێزی وەکو بڵین سووریای دموکرات ئاڵای وڵاتی سووریا لەسەر ئەو بنکانەیان بەرز کردوتەوە کە سنوورن لەگەڵ تورکیا.
ئەمە نیشانەیەکە کە ئەوانش دەیانوێن بڵێن ئەها ئێوە کارێک بکەن کارێک لە ناوڵاتێکی ئەندامی نەتەوەی گرتوەکانە دەکەن نەک دژی کوردیان دژی کۆمەڵەیەکی تر دەکەن ئەمە وەکو پێت وایە کە هەنگاوێکیان یان هەنگاوێکی باش بێ لە لای ئەو هێزانە بۆ ئەوەی ڕێگر بن لە ئەوەی کە یانش جیهان پێی ناخۆش بێ کە تورکیا کارێکی وا بکات لە ناو سووریادا؟ نە بڕوای من ئەوە سیاسەتێکی ژیرانە نییە بەو دلیلەکە هەسەدە و یەکەگە زۆر نزیکیان هەیە لەگەڵ ئەمریکا و بێ پشتیوانی ئەمریکا خۆ ناگرن و نە سووریا و نە رووسیا هیچ تەزمینێکیان نییە بۆ کورد و بۆ ئەو بەشەی کوردستان من پێم وایە ئەوە کاتیە و لە هەمان کاتدا سووریا ئەو هێزە و ئەو لەشکرە ناهێنێتە سەر سنوورەکان و شەڕی تورکیە بکە ئەوەش لە قدرەتی دانیە پێم وایە ناهێڵن ئەوە ببێ من لەم وایە ئەو سیاسەتەی کە ئەوان دەستیان لە سووریە هەڵنەگرتووە ینی هەسەدە و یەپەگە پێم وایە سیاسەتێکی نادروستە تا ئێستاش لەبارەوە زیانیان پێگەیاندون. باشە کاکو لە کاتێکە کە بۆ نمونە ئێران و رووسیاش کە زۆر وەکو دەڵێن کارکتەری کاریگەرن لە ناو سووریادا دژی ئەوە بن کە تورکیا کارێک بکاتن و لە ناو سووریادا چەند ڕۆژێکە بیستمان کە ئامادەکاری کراوە بۆ کارێکی وە کە تورکیا بەڕاستی ئەوەکو لە ئێریشێک دەکاتە لەسەر ئەو شوێنانێکی خۆی دەستیشان کردووە دوای ئەو کۆبوونەوەیە تۆ بڵێ تورکیا و سەرۆک ئەردۆغان چ بڕیارێک بدا بڕیارێک بدا کە خۆی بکشێتەوە لە کارێکی ئەوهایانە؟ من پێم وانە پێم وایە ڕەنگە هێندێک ئەوە دواکەوێ ئیمتیازاتێک ئێستا وەرگێ بەڵام بە بڕوای من کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر قوڵن ئەگەر تەوەجه بکەین سەفەری سەرۆک بایدێنیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کۆبوونەوەی لەگەڵ نۆ وڵاتی عەرەبی و لەگەڵ ئیسرائیل لە ئەسڵدا هەڵپەیمانی پێکەین رووسیا لە ئەوروپا و لە ئەمریکا و ئەوانە دەستی لە بازارەکانی براوە زۆری مەسەلەی نەوتی بۆ مهمە نەوت و ئێنێرژی دەیەوێت دەسەڵات تۆ لەسەر ئێرانیدا تەسبیت بکە و احتیاجشی هەیە بە بەزێک یارمەتی نیزانی ئێران وەک مەسەلەی ئەو پەهباد و فڕۆکەی بێفڕۆکەوان پێم وانە ئەو کێشانە چارەسەر بێ و ڕۆژهەڵاتی ناوین تەماکان دەخڵە و ئاژاوە و شەڕ و بشێوی زۆرتر ڕووی تێدەکا و تورکیەش حەول دەدەن هاوپەیمانی دیکە پێک بێنن بەڵام بە نەزەری من مەسیریان لێک جا دەبێتەوە ینی ڕێگەی جیاوازیان دەبێت. بەرز عومەری ئیلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ کورد کۆنکشن بوو زۆر سوپاس. زۆر سپاس بژیت. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. عێراق بۆتە وڵاتێکی پڕ لە ئاڵۆزی سیاسی و تەنانەت وەک هەندێک لە شیکەرەوە و چاودێریش ئاماژەی پێدەکەن زۆر قورسە بتوانرێت پێشبینی ئاراسی ڕووداوەکان و پەرسەندنەکان بکرێت بە ئەندازەیەک کە دەشێت بگوترێت ئەو شیکردنەوانەی لەسەر بنچینی ڕووداوەکانی ئەمڕۆمان لەوانەیە بۆ سبەی تەواو بە پێچەوانە بێتەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی عێراق و ناکۆکیەکانی لایەنە کوردیەکان لەسەر پۆستی سەرۆکایەتی عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان و هاوکارمان بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا. بەڵێن یەکەم پرسیارم لە تۆ دەست پێ یەکەم پرۆسەی سیاسی لە عێراق بەکوێ گەیشت و بۆچی پاش 9 مانگی هەڵبژاردن هەتا ئێستاش نەتوانراوە حکوومەتێکی نوێ پێک بێنرێت؟
هێرو ئەمە یەکەمین جارە لە پرۆسی سیاسی عراقا لە ساڵی 2023 هەتا ئێستا پێکێنانی حکوومەت ئەوەندە دوا بکەوێ و زۆرێک لە چاودێری ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری دواکەوتنی زیاتر هەیە بە تایبەتی پاش کشانەوەکەی مقتەدە سەدر لە پرۆسی سیاسی عراق ئەمە کە دەرفەتێکی خوڵقان بۆ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بەڵام هێشتا ئەو دەرفەتە ئەوەندە تۆکمەنیە کە بگوترێ ئەم لایەنانەی چوارچێوەیە مانگیش دەتوانن حکوومەت پێک بێنن ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی عراق ئاڵۆستر دەبیانی ئێستاش بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیانی وەکو دەگوترێ هی نووری المالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە بۆیە چاوەڕوان ناکرێ بۆ یەک دوو مانگی داهاتوش بەلانی کەمەوە ئەم حکوومەتە نوێی عراق پێک بهێنرێ هەرچەندە چوارچێوەی هەمانگی ینی پێش جژنی قوربان ئاماژەی بەوە دەکرد کە نەخێر لە دوای جژن لە ماوەی چەند ڕۆژێکدا دەتوانن گرێکوێرەی پێکێنانی حکوومەت بکەنەوە هەتا ئێستا نەیانتوانیوە لەسەر ناوێک یەکلا ببنەوە هەرچەندە چەند ناوێکیان خستۆتە ڕوو بەڵام هەر سات بە سات ئەو ناوانە گۆڕانیان بەسەردادێ و نازانرێ چ شتێک دەبێتە بڕیاری کۆتایی بۆیان. بەڵێن لەگەڵمان بمێنەرەوە ئەچینە لای پامنەرمان دڵشاد ئەنوەر دڵشاد دەزانین دوێنێ شاندی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی فواد حوسێن چووە سلێمانی بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ تاڵەبانی ئەنجامی ئەو کۆبوونەوانە چی بوون چ زانیاری نوێ هەیە؟ بەڵێ دیارەوە کاگەدارن کە دوێنێ فواد حوسێن کە نێردەی پارتی دیموکراتی کوردستان بوو سەردانی باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد دیارە سەردانەکە دوای ئەوە بوو کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە بەڵام نەگەیشتە هیچ ڕێککەوتنێک بۆ دیاریکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عراق دیارەمە بەڕای زۆرێک لە پەرلەمانتاران پێیان وایە ئەمە دەرفەتێک بوو بە یەکێتی پارتی بۆ ئەوەی ڕێک بکەون لە نێو خۆیاندا دیارە سەردانەکە لەو چۆچایەوەدا بوو بەڵام بەپێی و زانیاریی کە دەست لێمە گەیشتووە سەردانەکەی فواد حوسێن نێردەی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای باڤڵ تاڵەبانی ئەنجامی کێوتوی نەبووە بە تایبەت کە فواد حوسێن بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە داوای لە باڤڵ تاڵەبانی کردووە کە دەستبەرداری پۆستی سەرۆکۆماری عراق ببن لە بەرامبەر ئەوەی کە سەرجەم پۆستە سیاجەکانی تری عراق بۆ یەکێتی نیشتیمانی بێ بەڵام باڤڵ تاڵەبانی ئەم داوای ڕەت کردوێتەوە و دواتر وادەیەکی تر دیاری کراوە بۆ ئەوەی باڤڵ تاڵەبانی لەگەڵ باڵێن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کۆڵ بێتەوە بەڵام زانیەرەکان ئاماژە بۆەکەن تاکو ئێستا هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان سوور لەسەر خواستەکانیان بۆ بردننی پۆشتی سەرۆکۆماری عراق و تاکو ئێستا نەگەیشتوونە بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ بەڵێن ئاماژەت بە بڵاوبوونەوەی هەندێک تۆماری دەنگی کرد کە وەک دەگوترێت ئەمانە تۆماری دەنگی نووری المالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت بە پرۆسەی سیاسی عێراقەوە بەدڵنیاییەوە هێرە کاریگەریشی ئێجگار خراپی دەبێت لەبەر ئەوەی دۆسەی بێمتمانەی نێوان لایەنەکان ینی هێندەی تر گەورەتر دەکات دەشێت لایەنەکان لە کاتی کۆبوونەوە تایبەتەکانیاندا کۆمەڵە موجاملەی گەورەی یەکتر بکەن بەڵام لە کۆبوونەوە داخراوەکاندا یا لەو جۆرە کۆبوونەوە تایبەتانەدا پێدەچێت بیرکردنەوەکان شێوازێکی تریان هەبێ و بیرکردنەوەکان ئاڕاستەی تریان هەبێ هەتا ئێستا یەکلا نەبۆتەوە هەر ئەمڕۆ کە قسەی تیادا دەکەین ئێستا ئەنجومەنی باڵای دادوەری لە عراقدا بڕیاری داوە کە لێکۆڵینەوەیکی ورد بکە لەسەر بنچینەی ئەو داوای یاساییانەی لای دادپارێزی دادگای کەرخ تۆمار کراون بێگومان خاڵێکی زۆر گرنگ لێرەدا ئەوەیە پێدەچێت لایەنەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی ینی پەشیمان بنەوە لەو ڕایی کە هەیەیان بووە نووری المالکی بکەنە تاکە کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆکوەزیری عراق چونکە ئەم جۆرە لە دوانانەی کە مالکی داوێتی وەکو دەگوترێ مالکیە چەندە وەکوتمە تا ئێستا پشتڕاز نەبووتەوە بەڵام ئەگە پشتڕاز بووە کە مالکیە ئەوە ئەگەری بوونی مالکی بە سەرۆکوەزیری داهاتووی عراق دەخاتە خانەی سفرەوە یاخوو بەرەو سفری دەبات مقتەدە سەدر سوورە لەسەر ئەوەی کە
پێویستە مالکی بە هەموو شێوەیەک لە بواری سیاسی عراق دوور بکەوێتەوە و نارەوەندا داوای دانیشتنیشی لێ دەکات لە هەمان کاتیشدا خۆی و وەک مختەدا دەڵێ گەندەڵکارە هاوکارەکانیشی بچنە بەردەم دادگایە خۆیان ڕادستی دادگا بکەن. بەڵێ دڵشاد ئاماژەت بەوە کرد کە کاتێک دانراوە بۆ کۆبوونەوەی نێوان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە لە ئەگەری ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت؟ بێگومان لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆک کۆماری عراق کە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە بە ڕێکەوتنەوە بشتە نێو دانیشتگای پەرلەمانی عراق لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی پارتیدا دیارە ئەگەرەکانەوەیە کە ئەبێت هەردوو لایەن هەرێکەوە بەکارێکی خۆیەوە یەکێتی نیشتیمانی بە بەرهەم ساڵح و پارتی دیموکراتی کوردستانی بە ڕێبەر ئەحمەد بشتە نێو پەرلەمانی عراق و دەنگی پەرلەمانتارانی عراق لانی نێوانی نێکلایی بکاتەوە بەڵام بە پێی ئەو زانیاریانەی کە من لە بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستانەوە دەستم کەوتووە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆک کۆماری عراق پێ ناچێت پارتی ڕێگە بدات کە سیناریۆی ساڵی 2018 دووبارە ببێتەوە و لە نێو پەرلەمانی عراق کاندیدەکەی شکست بێنێت بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی پارتیدا هەموو ئاماژەکان بۆ ئەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان مقاتعە یاخود بایکۆتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەوە بەشداری لە پرۆسەکەدا نەکات. بەڵێ بەڵێنەوە دەبینین لە هەرێمی کوردستان ناکۆکیەکی زۆر هەیە لە نێو خۆی با بڵێن لایەنەکانی هەرێمی کوردستاندا لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەمەوێت بزانم با بڵێن چوارچێوەی هەماهەنگی چۆنن لە ناو خۆیاندا ئایا ئەوانیش ناکۆکیان هەیە یان نا؟ هێرۆ بەر لە کشانەوەکەی مقتەدە سەدر لە پرۆسی سیاسی عراق و لە پەرلەمانیش ینی جۆرێک لە هاو هەڵوێستی و جۆرێک لە یەکگرتووی لە ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیدا دەبینرا بەڵام لە دوای کشانەوەی سەدر هەز دەکرێت کە ئەو جۆرە یەکگرتووی و هاو هەڵوێستیە نەماوە چونکە تەنها بەرژەوەندیە کە ئەم لایەنانەی چوارچەوەی هەماهەنگی بەیەکەوە بەست بووەوە ئەوە بوو بەرەنگاری سیاسەتەکانی مقتەدە سەدر ببنەوە ئێستا کە مقتەدە کشاوەتەوە ینی دەرکەوتووە کە ناکۆچی قوڵ لە نێوانیاندا هەیە ئەم لایەنانە پێشتریش ناکۆک بوون تەنها خاڵێک کە کۆی کردبوونەوە بەرەنگاربوونەوەی مقتەدە سەدر بوو بۆیە ئێستا کاتێک کە باز دێتە سەر دابەستکردنی پۆستەکان و پشکەکان لە ناو حکوومەتی داهاتووی عراقدا بە دڵنیاییەوە ناکۆکچیەکان زۆر گەورەتر دەبن فراوانتر دەبن و کەلێنی گەورە دەکەوێتە نێوان ئەو لایەنانەی چوارچەوەی هەماهەنگیەوە. بەڵێ دڵشاد دێمەوە لای تۆ دەزانین ئێستا وەکو شیکەرەوان ئاماژەی پێکەن کوردەکان لەگەڵ لایەنە عێراقیەکاندا کێشەیان نییە کێشەکانیان لە ناو خۆیاندا هەیە باشە بۆچی پارتی و یەکێتی پێداگیری لەسەر خاڵەکانی خۆیانەکەن بۆچی هەتا ئێستا لە بەردانواندنیان نەکردووە؟ بەڵێ دیارە پێشتر کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتندا بوو لەگەڵ مقتەدە سەدر پێی وا بوو کە پۆستی سەرۆک کۆماری عراق ئەتوانێت لە ڕێگەی هاوپەیمانێتی سێقۆڵەیی کە لەگەڵ عەرەبی سنە و مقتەدە سەدر هەیە بوو یەکلایی بکاتەوە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان خواستی هەبوو کە لە ڕێگەی بەکارهێنانی بردنەوەی پۆستی سەرۆک کۆماری عراقەوە بە شێوەیەک لە شێوەکان چەقی سیاسەتی بگوێزێتەوە بۆ عراق و لە عراقەوە سیاست بکەوە لە ڕێگەی پۆستی سەرۆک کۆماری عراقەوە جۆرێک لە لۆبی دروست بکات یەکێتی نیشتیمانی کوردستانیش کەوتۆتە جۆرێک لە تەحەداکردنەوە بەرامبەر بە جەماوەرەکەی دەیەوێت ئەو پەیامە بگەێنێتە جەماوەرەکەی کە مل بۆ خواستەکانی پارتی دیموکراتی کوردستان نادات بە تایبەتی دوای ڕووداوەکانی هەشتی تەموزی با بڵێن نێو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کێشە لە نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانیە دروست بوو جۆرێک لە انتیباع یاخود بۆچوونێ دروست بوو لای لایەنگرانی یەکێتی کە یەکێتی تازە چێتە ژێرباری خواستەکانی پارتیەوە بۆیە لە ئێستادا ئەمان لە ڕێگەی ئەم تەحەداکردن و ملەدان بۆی کە پۆستی سەرۆک کۆمار دەست بەرداری نابن بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە بۆ لایەنگرانیان بۆی کە سیاسەتێکی سەربەخۆیان هەیە و نەچێتە ژێرباری خواستەکانیانەوە و بەدەر لەمەش دیارە ئەم پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی بە تایبەتی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی بە ڕوونی ئاماژە بۆەکەن کە لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لای پارتی دیموکراتی کوردستانە و پێشیان وایە کە سەرۆکی پەرلەمانیش هەرچەندە لای ئەمانە بەڵام جێگرەکەی و سکرتێرەکەی تا ڕادەیەک لەژێر کۆنترۆڵی پارتی دیموکراتی کوردستانن بۆیە پێیان وایە ئەگەر پۆستی سەرۆک کۆماری عراق لەدەست بدەن هیچ پۆستێکی گرنگی ئەوتیان لە ژێر کۆنترۆڵدا نامێنێت کە بتوانن لە ڕێگەیەوە یاری سیاسی ئەنجام بدەن و بتوانن لە ڕێگەیەوە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان لە عراقا ڕۆڵی خۆیان هەبێ دیارە ئەم پۆستە
تەنها یعنی ئەمێ ئەو ڕوونکەوە پۆستە تەنها ناکۆکی لێن خۆی لە نێوان یەکێتی پارتیا لەسەریە ئەم پۆستێکە لە بەرەوەی سەرۆک کۆماری عێراقا بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە پارتی یەکێتیش ڕێککەون بە ئاسانی ئەگەر خواستی وڵاتانی هەرێمی و خواستی لایەنەکانی یەک چوارچێوەی هەماهەنگی لەسەر نەبێت ڕەنگە دیسانەوە لەو لاشەوە پۆست بێت بۆیە لە ئێستادا پۆستی سەرۆک کۆماری عێراق ئەتوانێت بڵێن تەنها لە نێوان یەکێتی پارتیا مای مستمر و ملدانی نییە بەڵکو دەستەوەردانی دەرەکیە لەسەر ئەم پۆستە بەڵکو هەوڵی زۆر چڕوپڕ هەیە کە یانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم پۆستە دیارە لایەنی ئێرانیانەوێت ئەم پۆستە بە دیاریکراوی بۆ یەکێتی نیشتیمانی بێ بۆ وڵاتانی تریش بەشێک لە وڵاتانی عەرەبی تورکیاش لەگەڵەوەدان کە پۆستەکە بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ بۆیە تۆ ئەکرێ بڵێن ئەم پۆستە بە شێوەیەک لە شێوەکان ملانەکان لەسەری لە ملانی لێ خۆیەوە گواستراوەتەوە بۆ ملانی هەرێمایەتیش تەنانەت بۆیە ڕێکەوتن لەسەر پۆستە مەحاڵەوە قورسە تاکو ئێستا بە تایبەتی ئەوەی کە من لە پاکستانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانەوە بەدەستم گەیشتووە هیچ کامل نادەن بەڵام ئەوەیە زانیاریکی زیاتر خەمەڕوو لەسەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە خواستی پۆستی سەرۆک کۆمار ببات بەڵام ڕازیە بۆی کە پۆستەکە بدات بە یەکێتی ئەگەر بەرەم ساڵە کاندید نەبێت بەڵام بەپێی زانیاریەکان لە ئێستادا جۆرێک لە نەرمیدواندنی تر هەیە لە هەر پارتیەوە بەوەی کە ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە سەرکەوتن لە معادلەیە دەرچێت ڕەنگە داوا لە یەکێتی نیشتیمانی بکات لە مەسەلەی نەوت و غاز یاریەمی کوردستانە لە مەسەلەی هەڵبژاردنە لە کۆمەڵە پرسی ترە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیا بکە ڕەنگە ئەم جۆرە ڕێکەوتانە بێتە ئاراوە لە نێوان یەکێتی پارتی لەم حاڵتان گرتە کۆتایی بێت بەڵام گرتەکەی بێت دیسانەوە لەو سەرشەوە مۆزوعی نەوت و غاز ملانی ئێران و تورکیای لەسەر ڕەنگە لەوێشەوە ڕێکەوتەکان دیسانەوە قورستر بن و یەکێتی پارتی نتوانن بگەنە ڕێکەوتن بە تایبەت کە ئەجەندای جیاوازیان هەیە پارتی ئەوێت نەوت و غاز بە تایبەتی غازی سنووری کۆرمۆر لە ڕێگەی تورکیاوە بڕاوە یەکێتی نیشتیمانی بە پێچەوانەوە بەڵێ نەگەڕێمەوە لای تۆ بۆ بابەتی پۆستی سەرۆک وەزیران دەگوترێت سەرچاوەکانی هەواڵ ئاماژیان بەوە کردبوو کە موقتەدا سەدر داوای لە هادی عامری کردووە خۆی کاندید بکات بۆ ئەو پۆستە ئایا سەدرەکان لەم بارەیەوە هیچیان وتووە؟ بەڵێ ئەوە ڕاستە ینی هەر ئەمڕۆ زۆرێک لە ئاژانسەکانی دەنگ و باز لە عێراقدا ئەو هەواڵیان بڵاو کردەوە کە جێی سەرنجێکی زۆری چاودێر و شیکەرەوە سیاسیەکان بوو بەڵام بەپێی لێدوانی یەکێک لە کەسە نزیکەکان لە موقتەدا سەدرەوە ئەو هەواڵەی بە تەواوەتی بە نادروست زانیوان کوڵی لێ کرد و ئاماژەشی بەوە کردووە کە بە هیچ شێوەیەک موقتەدا سەدر نەپەیوەندی تەلەفۆنی کردووە نە پەیامیشی ناردووە بۆ هادی عامری هەواڵەکە هەر خۆی لە خۆیدا سیر و سەمەرەیە چونکە هادی عامری یەکێک بوو لە نێرە هەرە گەورەکانی موقتەدا سەدر بەڵام هەندێک لە شیکەرەوەش ئاماژەیان بەوە دەکرد لە پێناو دوورخستنەوەی مالکی واتە نورین مالکی لە بواری سیاسی عێراقدا موقتەدا سەدر هەموو هەوڵێک دەدا هەر بۆیە ئەم هەواڵە زوو لە ئاژانسەکانی هەواڵدا بڵاو بووەوە بەڵام وەکو وتم لایەنی سەدر نکۆڵی لێ دەکات. بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا و پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سپاسان دەکەم. سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. ئیرۆ سێشەمێ وەزیرێ دەرڤەی عەرەبستانە سعودی فەیسەڵ بن فەرحان ئال سعود سەردانە ژاپۆنی کرد بۆ بە هەڤبەری خۆی ژاپۆنی یوشی ماسا هایاشیڕا بجوێ هەردوو وەزیران دانوستاندن کردن لەسەر بەهێزکردنا پەیوەندیên تۆکیۆ و ریاضی دووارên hêz û tehnê de û herwesa derînana hîdrojînê de Wezîrê Derveyê Erebistana Siûdî serxweşî lê hikûmet û gelê Japonê kir ji ber kuştina Serokwezîrê berê Japonê Shinzo Abe lê destpêka vê mehê. کەمتر لە ساڵێک دوای بردنەوەی خەڵاتی نۆبلی ئاشتی بەهۆی هەوڵەکانی بۆ پاراستنی ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەنووسی فلیپینی ماریا ڕێسا کە ڕەخنەگیری سەرۆکی پێشووی وڵاتەکە و شەڕە کوشندەکەی بە مادە هۆشبەرەکان بوو خەبات دەکات بۆ ئەوەی لە دەرەوەی زیندان بمێنێتەوە لە کاتێکدا ماڵپەڕە هەواڵەکەی ڕوبەڕووی ئەگەری داخستن دەبێتەوە.
کەمتر لە ساڵێک دوای بەدەستێنانی خڵاتی نوبل بۆ ئاشتی بەهۆی هەوڵەکانی بۆ پاراستنی ئازادی قسەکردن، ڕۆژنامەنووسی فیلیپینی ماریا ڕێسا لە خەباتکردن بەردەوام بووە لە دەمێکدا ماڵپەڕی هەواڵی ناسراو بە ڕاپلەر ڕوبەڕووی ئەگەری داخستن دەبێتەوە. من ماریا ڕێسام، من لە فلیپین ناوەندی هەواڵەکانی ڕاپلەر بەڕێوە دەبم. ئێمە لە دژی پێشێلکردنی سەروەری یاسا لە دژی پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربرین پێشەنگی دەکەین. لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا 10 فەرمانی دەستگیرکردنم بۆ دەرچوون. 3 لەو کەیسانە ڕەتکراونەتەوە، بەڵام 7یان هەروە لە دژی من هەرماون. بەڵام ئەو پەیامنێرە بەورەیە کە ڕەخنەگرێکی توندی سەرۆکی پێشووی وڵات ڕۆدریگۆ بووە، ڕەتی دەکاتەوە بترسێت و بێدەنگ بمێنێت. زۆر شت ڕوویدا کە چاوەڕێم نەدەکرد، وەک دەستگیرکردن. هیچ کات ئەوەم بەبیردا نەدەهات. بەڵام کاتێک ئەوە ڕوویدا من بیرم کردەوە کە بەڵێ ئێمە لە جیهانێکی نوێداین و دەبێت بۆ هەر پێشاتەیەک ئامادەبین. ڕێسا کە 10 ساڵ لەمەوبەر لە دامەزراندنی ئەو ناوەندەی هەواڵەکاندا هاوبەشی کرد، ناچار بوو بۆمانەوەی خەبات بکات چونکە حکوومەتەکەی تاوانباری کرد، پێشێلی قەدەغەکردنی دەستوری بۆ خاوەنددارێتی ناوەندەکەی کردووە و هەروەها باجی حکوومەتیشی نەداوە. داتا فەرمیەکان دەری دەخەن کە کێشە بۆ ڕێسا و ناوەندەکەی لە ساڵی 2016 دەستی پێکرد کاتێک ڕۆدریگۆ هاتە سەردەسەڵات و شەڕی مادە هۆشبەرەکانی دەست پێکرد کە تێیدا زیاتر لە 6200 کەس لە کردارەکانی پۆلیس لە دژی مادە هۆشبەرەکاندا گیانیان لەدەستا. گروپە مافخوازەکان مەزەندە دەکەن کە دەیان 1000 کەس تێدا کوژرا. پێم وایە لە کۆتاییدا هەموو کێشەکانی خۆم و کێشەکانی ناوەندی ڕاپلەر کێشە یاسایی نین، بەڵکو سیاسین. ئێمە وەک ڕۆژنامەنووس کاری خۆمان دەکەین، ناترسین، پرسیاری سەخت دەکەین. من دڵخۆشم بە وزە و توانایی لە نێو پەیامنێرەکانی ئێمەدا هەیە. پەیامنێرەکانمان بەڕاستی وانن کە لە هێڵی پێشەوەن و لە هێنانە ئارایی پرسیارەکان جەخت دەکەنەوە. ئەو ئێستا کە بە کەفالەت هێشتا نەخراوەتە بەندیخانە ڕوبەڕووی 7 دۆسیە و ناوەندەکەشی ڕوبەڕووی 8 دۆسیە دەبێتەوە کە پارێزەرانی ئەو کەیسانە بە پێشێلکردنی یاسایی لەلایەن حکوومەتەوە دەزانن. هەڵوێستی من بەرامبەر بە هەموو ئەمانە ئەوەیە دەستورێکی فلیپین هەیە. ئێمە پەیڕەوی لە سەروەری یاسا دەکەین. لە 6 ساڵی ڕابردوودا بینیمانە سەروەری یاساکانمان تا چ ڕادەیەک پێشێل کراون و لە ماوەی 36 ساڵ کاری ڕۆژنامەوانیمدا 10 جار فەرمانی گرتنم دەرچووە. ئەوە هیچ مانایەکی نییە. لە 30 مانگی 6 حکوومەت فەرمانی بۆ نار کە ناوەندەکەی دابخات. دوای کەمتر لە 2 ڕێسا لە داوای پێداهاتنەوە بەسەر کەیسەکەیدا سەر نەکەوت کە تۆمەتبار بە بڵاوکردنەوەی گوتار کرابوو و لە ئەگەری زیندانیکردنی بۆ ماوەی 7 ساڵ نزیکتر ببەوە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی گوتراوە ئەخۆ من هیوادارم، هەڵبەت هەمیشە هیوادارم، بەڵام تەواو واقعبین و چاو لە ڕووداوەکانی 3 هەفتەی ڕابردوو دەکەم کە هاتوونەتە پێش و نیشانی دەدەن کە داهاتوویەکی ناخۆش لە پێش ئازادی ڕۆژنامەوانی لە فلیپین و ڕۆژنامەوانانی هەیە. دەبێت خۆراگر بین و هەر دەم ڕەخنەگر بین پێش ئەوەی خوێنمان لێبڕژێت و گیان لەدەست بدەین. ئەو کە بۆ ماوەی 10 ساڵ لە سەرانسەری ئاسیا و لە جەنگەی شەڕداکاری ڕۆژنامەوانی کردووە، ئامادەی هەر ڕووداوێکە بۆی بێتە پێش. ڕێساگوتی دەرەنجامی کەیسەکانی دژی ناوەندی هەواڵەکان دەتوانێت کاریگەری نەرێنی زیاتری لەسەر فیلیپینەکان و مافەکانیان هەبێت. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا. و هەلگەرەکە دیە خڵاتی نوبل ئاشتیە ئیرۆ سێشەمبی کوڕیبەرە ji کار دەرخستیە میانمارێ ئان سان سووکی ji بۆ بیرانینا کوشتنا bavê xwe qehremanê serxwebûna welatberî 75 ساڵان ئامادە نەبوو. مەراسیم لە یانگونی هاتن kirin. وەرگرا خەڵاتی نوبلا ئاشتیە ڕاستی دادگەهکردنê dibe bi çend tawanan ku pitir bi tawanên durustkirî û nerewa tên naskirin. Ew berî niha bi 11 salên zîndanê jî hatibû cizakirin. Lewan amadebûna wê ne çaverêkirî bû. Eger çî berî niha li demê zîndan ku di zîndanê de bû, destûr jêre dihat dan ku amadeyî var renga boneyan bibe. هێرۆ جامی ژنانی تۆپیپی جیهانی ئەوروپا بەچی گەشتووە؟ بەڵێ دەخی لە دوێنێ دو یاری زۆر گەرم و گوڕ هەبوو، یاریەک لە نێوان ئیتالیا و بەلجیکا کە بەلجیکا توانی بە گۆڵێک بیباتەوە و هەروها یاریەکی تر لە نێوان ئایسلند و فەڕەنسا بوو، لەوەشا فەڕەنسا بە گۆڵێک توانی بیباتەوە و سبەینێ چارەکە کۆتایی دەستپێکا یەک یاری هەیە، ئەویش یاری نێوان ئینگلتەرا و ئیسپانیایە. ناشتا سبەینی هەرکە شاد و بەختەوەر بن و بەنامەکیدی کورتکردنەکشن بەدوعا. کاتێکی خۆش.